بەناوی خودایی گەورە و میهرەبان خۆشەویستان سڵاوی خوداتان لێبێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری بەرچن پێتان گەیشتمەوە بەڕێزان بۆ ئەم بەرنمەیە میوانداری نووسەرێکی گەنجمان کردووە کە خەڵکی سۆرانە بەڕێزیان کتێبێکی ئامادە کردووە بنێوی ڕئیس پیری ئەو کوردەی ئەمریکایی دۆزیەوە ئەم نووسەرە گەنجە زۆر بەڕێز محەممەد عەلی سەلمانە مامۆستا محەممەد بەخێر بێ سپاس دەکەم مادوومان کردی کە لە سۆرانەوە هاتووی بۆ هەولێر سپاس دەکەین یاخوا بەخێر بێ سەرچاو مامۆستای ئازیز بەر لەوەی بینە سەر قسەکردن سەبارەت بەم کتێبە و نووسین و ئەو هەموو ماندووبوونەی کە بەڕێزت سەرچووە لەم کتێبە پێمان خۆشە بڕێک باسی خۆت بکەی کە خەڵکی کوێی خوێندنت چی کردووە جگە لەو کتێبە کتێبی ترت هەیە بەڵێ زۆر سپاسی ماگەشتنامەکەتانەکەم خۆشحاڵم لە خزمەتان لە پایتەختی شیرین باسخواتێکی گرنگە وروژێنین هەم لە کتێبەکەەوە هەم وەکو شخصی کە با بڵێن لەم مەزالەیە کارم کردووە بسم الله الرحمن الرحیم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي وەکو ئاماژەت پێداناوە محەممەد عەلی سەلمانە خەڵکی بڵێن چۆمانم کە خەڵکی گوندێکم لە چۆمان ناوی گوندە ژۆرە ئەم گوندە تقریبا نەکەوێتە سەر حدودی نێوان ئێران و عێراق گوندێکە لە ڕووی جوگرافیا و با بڵێن جیۆپۆلۆتیکی پێڵێن زانا و با بڵێن دانای تێدا هەڵکەوتووە و باپیرم ڕەحمەت بی حاجی سەلمانی ناوبوو یەکێک بوو لەم زانانی کە لە ڕووی فەرهەنگی باڵەکاتیەوە توانی پێگەیەکی زمانانی و پێگەیەکی ئاینی دروستکە لە ناو دەڤەری باڵەکاتی و چەندان مامۆستای پێگەیاندووە مامۆستا بەڕێزانە ئێستا لە هەولێر سۆران و ناوچەکانی تری بۆ منە بادینان یان با بڵێن مەتیقە سوورچەکان نیشتەجێن من هەر لە منداڵیەوە خی گەورەوەی بۆ فەرهام هێنا بووم کە زۆر خولیای کتێب و فلم بم ینی لە ماڵەوە ینی هۆکاری زانینی زمانی ئینگلیزی بە تایبەتەوە هۆکارەکانی زمانی ترکە هەندێک تا زۆر شتێکیان لێزانم ئەوە بۆ کە زۆر سەیری فیلمم کردووە بۆ باگراوندی خۆشم کە بۆی کە با بڵێن لانی هۆشیاریم گرتیا خودت با بڵێن هەوڵمدا لایانی ڕۆشنبیری و سەقافەتی پەڕە پێ بدەمەوە بە زۆر کتێب مەخوێندەوە جیا لە منداڵەکانی تر وا بووم خۆم زیاتر بە گەمە و یاری ئەوانە خەریک ناکرد لە ماڵەوە دایکم زۆر گرنگی بۆ پێدام بۆی کە هەمیشە خەریکی خوێندن و بۆ خوێندنەوە بم دواتر کە قۆناغەکانی با بڵێن قوتابخانەم بڕی تا پۆلی دوازدەم تەواو کرد چوومە زانکۆی سۆران لە بەشی پەیوەندە نەدەڵەتەکان وەرگیرامەوە الحەمدوللا لە ساڵی 2022 ئەم بەشەم تەواو کرد بەڵێ دەستان خۆش مامۆستا پێش ئەم کتێبە نووسینی تریشت هەبووە بەڵێ پێمان خۆش باسی ئەو نووسینانەشت بکەیت بەڵێ بە خۆشحاڵیەوە لە ساڵی 2015 تقریبا ئەو دەورانە وەکو مامۆستایەکی زمانی ئینگلیزی کارم کردووە کە چەند قوتابیەکەم کۆ کردەوە سەرەتا لە حوزرا دواتر مامۆستایەکی بەڕێز خولێکی بۆ فەرامێنان لەوێ هەوڵمدا خێرخوازانە خۆبەخشانە خەڵک فێری زمانی ئینگلیزی و بە تایبەتی سەقافی بۆم لە جاریوە بۆ کتێبێکمان دەستنیشانە کرد قوتابی بەڕێزەکان داتەنەم کتێبیانە خوێند و گفتوگویەکمانە کرد لە دوایەوە لە ساڵی 2017 دەستم کرد بە وەرجێڕانی فیلم ینی ئیشم کرد بۆ سەیەکێک لە سایتە بەناوبانگەکانی سینەمای کوردی کە بۆ فیلم وەرجێڕان لە خزمەتی با بڵێن بینەری کووردە هەوڵمدا ئەم سایتانە خزمەتیان بکەم و چەندین فیلم وەرجێڕم لە دو ساڵی 2019 دەستمدا کتێبی شێخ ئەحمەدیدات ڕەحمەڵڵا خوای لێ خۆش بێت بە ناوی قورئان معجزەی معجزەکان کە لە زمانی کورد ئینگلیزی وەرمانژێرا بۆ کوردی و چەندین نامیلکەی تری هەر هی شێخ ئەحمەدیدات بوون و چەند کتێبێکی ترش لەبارەی وەڵامە گومانەکان یا با بڵێن بەرپەرزانەوەی
نەسرانیەت لەسەر بنچینەکانی ئاەتەکانی تەورات و ئینجیل کە الحەمدوللا دوای دراسەیەکی زۆر خۆم تەورات و ئینجیلم خوێندەوە هەوڵماندا چەند ناملکێک دابڕێژین و بەرپەرسی ئەم جۆرە هەڕەشانە بدەنەوە کە لە سۆشال میدیا بۆ ئەو کات. بەڕێزت کە فیلمت وەرجێڕاوە بۆ کوردی و کتێبیشت وەرجێڕاوە کاری فیلم وەرجێڕان ئاسانترە خود وەرجێڕانی کتێب؟ گومان تێدانە فیلم ئاسانترە لەبەرەوەی فیلم فەحلەکەیەکە قسەکەیەکە تۆ بەس ئەیزانی مەبەستی چییە ئەنی کە پێتەڵێت لێتس فیگرراوت یعنی تۆ لە فیلمەکەی لەناو گفتوگۆکەی حاڵی ئەمە بەستیەوەی بام کێشەیە چارەسەرکەی بەڵام کتێب دەبی بەلایانی کەم لە نووسەر تێ بکەین بزانین نووسەر لە سە حاڵەتێ ژیایە بارودۆخیەوە چۆن بووە ئاراستی قسەکانی بۆ چێ بووە ئەم وەرجێڕانی کتێبە قۆڕسترە بەلای منەوە چکە زۆر جار بۆ منە تۆ ئێستا قسەیەکەکەی قسەیەک داڕێژی دواتە سەیرەکەی ئەم قسە لەگەڵ لەو کۆمەڵگایە پێسفێرم قسە چۆن بەکاراتیە بەڵام ئەگەر تەمەشای ژیانی نووسەرەکەی تەمەشای حاڵی ئەو کاتی کۆمەلگاکە کە تووشی چ نەهامەندێک تووشی چ شۆڕشێک بۆتەوە تێگەی ئەم قسەی لەو حاڵەتەیە مەبەستی چی بووە ینی زانان و عولەمانی ئێمە هەروە بوون بۆ منی ئیمام شافعی ڕەحمەتی خوا لەوێت خۆی لە نوێژە لە ئەوەی خۆیان مەزهەبی خۆیان قونوت خوێن بەڵام کاتێک کەسی بۆ مزگەوتی مامۆستاکەی کە لە هەلەمە بە ئەبوو حەنیفەیە لە میسرا قونوت ناخوێنە چکە حاڵەتی ئەو جیاوازە لەگەڵ حاڵەتی مامۆستا بەڕێزەکەی بۆیە من پێم وایە وەرجێڕانی کتێب قڕۆسترە. بەڵێ باشە کاک محەممەد ماشەڵڵا گەنجێکی وەکو بەڕێزت کە تازە پێدەگات کاتێک تەماشای بڵێن گەنجانی کۆمەڵگەی خۆشمان دەکەین کە خاستن لە تەمەنی بەڕێزت زۆربەی زۆری دەبینین بە شتیلاوەکی خەریکەن بۆ نمونە ئێستا نێرگە لە خانەکان زمەیان دێشەوان کافتریاکان زمەیان دێشەوان ئەگەر نازەمانی چۆنە تۆ بەعکسەوە ئەوە هەڵبژات هاتی ڕێچکەی ڕۆشنبیریەت گرت چێ زیاتر هاندەرت بوو؟ دەستخۆش پرسیارێکە زۆر زۆر جوانە گومان تێدانە خێزان با بڵێن پەروەردە گرنگترین بنەمای ئینسانیەتە ینی ئێمە پێمان وایە قورآن و با بڵێن زانایان و ینی ئەگەر مێژوور زۆر گرنگی بە ئیتیمای پەروەردەدا ینی قسەیەکی زۆر جوان هەیە لێ تۆ ئەتوانی کەسێک بەخێو بکەی بەخێو بکەواتە بەس پارێ بدەین نانی بدەیە بەڵام زەحمەتە پەروەردەی بکەی پەروەردەوێ لە خراپە بە دووری خەیتەوە لەکردنی هەڵەیەک ئاگاداری کەیتەوە ئەزمموی پێ بدەی کەسێکی من ئەوەی مەکە ئەمە خراپە ڕێگە ڕاستەکە ئەمەیە ئەم جۆرە کارکترانە لە ژیانی من بەڕاستی خێزانەکەم بوو ینی الحەمدوللا من زۆر بچووک بووم خوشکە گەورەکەم قورآنی پێوتم برا گەورەکەم لەگەڵ خۆات و چێ مزگەوتی پێکردم ئەتوانم بڵێم پەروەردەی مزگەوت بووین ینی ئەم پەروەردەی مزگەوتە محیبەت و خۆشەویستیە بۆ دین وای کردووە الحەمدوللا ئەمە دوور بین لەو شتانە و بە تایبەتی توندی باوکمان ینی کارکتەری باوک دایم کارکتەرێکی توندانەیە بە پێچوانەی دایکە دایک تاڵێن سۆز و حاتی فێرە بەرە منداڵەکانی هەیە بۆیە لە کوردیە دەستەوەدەیەکی زۆر جوان هەیە کاڵێ باوک ئەژنۆیە ینی ڕاگری ئەژنۆیە هەنی کە لێتەدا تووڕەتەکە یان با بڵێن دڵتەشتێنی ئێمە تێناگەین میهرەبانیەتی بزەوت واستەکەین باوک ینی ڕەخی لە ئێمەیە بەڵام لاستەدا بۆ ئەیمەیتی بەڵام بەو ڕەخیە بەو توندیە وەکو دایکنی ینی خاترت بگرێ ئەوە یەکسەر هەجومت کاستر دڵت بشتێنی چکە ئەگەر دڵت بشتێنی دڵەکەت شوانتر پەروەردای بێتەوە خۆراگرترە بێ ئەگە بە نەرمیت پێ بڵێ لەوانەیە زۆر باشتەچی وەرنەگری ئەنی بڵێ قسەیەکی ئاساییە بەڵام ئەگەر تووڕە ینی ئازارت بدا و ئازارە بەرهەمیە بێ وەکو چۆن زێر ئەتا ئازاری زیاتر بدەی معدەنە جوانەکەی دەرەکەوێ وەزایدەن مامۆستاکانیشم مامۆستا ماشەڵڵا مامۆستای زۆر باشمە بووە خوالیان خۆش بەندێک کۆڕە نابردیان وانی تریش کە ئێستا هەمن ینی بەڕاستی من قەردادێکی زۆر زۆری ئەوانم ینی مامۆستام هەیە توانم بڵێم لە براکەم زیاتر ینی کاری بۆ کردم و گرنگی پێداوم و لە با بڵێن لە ناخۆشترین ساتەکانی ژیانە بەدەم داواکارەکان و بەدەم با بڵێن بەدەمەوە هاتووە و داوای هێمنی و ئارامی لێ کردم و جێلی گرتم لە زاروە شەوتا بیانی لەگەڵ دانیشتووە ئەم جۆرە محیبەت و خۆشەویستی لە مامۆستاکانەوە کە الحەمدوللا پابەندی دین بوون پابەندی زمانی شیرینی کوردی بوون هەمیشە هانیاندام کە
دوورکەمەوە لەو شتانەی کە ئەبنە هۆی زیان بۆ من. من یەکێک لە مامۆستاکان کە ناوی دکتۆر عەبدوڵ غەفوور بوو، جارێکیان وشەیەکی پێوتم، ئەو وشەیە ئێستاش لە ژوورەکەم هەڵواسیە، توانم بڵێم تەمەنم تەنها 15 ساڵ بکە وشەی 20 لە جەنابی ئەوە ڕێزیانەوە. ئەیوت ئیمامی عەلیە فەرمێ هەر کەسێک مامۆستای نەبێت شەیتان مامۆستایەتی. یعنی ئەم قسەیە بەلامەوە ینی حەقوایە بە ئاوی زەر بنووسێتەوە، چکە ئەمە نە گرینگە، ئەمە نە لە ئاستی سەقافی بەهێزادایە، چونکە عادەتەن وایە هەمومان پێویستمە مامۆستایە. یعنی کەسێک ئەگە بێوێ لە پشتە خراپەکان دوورکەوێتەوە دەبی مامۆستایەبی، کەسێک بێوێ لە ژیان کەمترین تووشیاڵە بێ دەبی مامۆستای، بچکە ئەو مامۆستایە ڕاستیەکاتەوە، ئەو ئەزمون دیدەیە، دنیا دیدەیە. من هەر ئەو پەردەم لێ دیارە، ئەوی پشتەوەی پەردەکەش دیتێ زانی چی لێیە، کە من ڕوبەڕووی حاڵەتێکی نەخوازراوە پێم مەڵێ کاکە لە پشت ئەو پەردەی ئەم شتەیە ئەو شتەکەی دیتی ئەزمموی کردووە کە بەم نەڵێ من بەگوێیەکەم تەبان قازانجەکەم. لە ئیمامی عەلی سوبحان الله ئەو قسەی هەر گەنجێک کە بۆ منە وابەستەی ئەو شتانەیە چەند مامۆستایەک بگرێت، ینی چەند مامۆستایەکێ بێت، ستا بۆ منە من مامۆستایەکەمێ لە بواری فیقه، مامۆستایەکەمێ لە بواری هەر مەسەلێکی چارەسەری کێشەکانە، کەسێکی تر ناسم، برادێکی تر ناسم لە بواری مەحامیە مشتانەیە کێشەکە توش بوو چۆن بتوانی خۆی لە زیارکەی. هەموو ئەم جۆرە مامۆستایانە گرنگن لە ژیان. سعید نورسی ئەم بزانە پایە بەرزە کوردە جارێکیان لێ پرسی وتیان مامۆستا سعید نورسی جەنابەت چەند مامۆستات هەیە؟ وتی من 1000 دانە مامۆستام هەیە. پێی سەیر بوو. وتی یانی چۆن 1000 دانەت هەیە؟ وتی هەر کەسێک وانەیەکم فێرکە من پێڵێ مامۆستا. وتی زۆر جاروانە لە ئاژەڵ فێرە بم، ئاژەڵە شتێکە کا من نەزانم مەبەستی چییە، ڕاست مەکاتەوە. کەسێک منداڵێک دێت شتێکم فێرەکە، هەموو ئەو شتانەی کە لە دەوروبەر من شتێکم فێرەکە من پێیان دەڵێم مامۆستا. جا من داوا لە هەموو بەڕێزانەکەم چەند مامۆستایەکتان هەبێت لە ژیان، لە هەر حاڵەتێکی نەخوازراوەیان، لە هەر ڕوبەڕووبوونەوەی کە ئەتوانی بە ئامۆژگاری مامۆستاکانت خۆ لەم کێشەیە قوتارکەی. بەڵێ دەستەکان خۆش سپاس. پێم خۆشە بینە سەر باسی ئەم کتێبە ڕئیسپیری ئەو کوردەی ئەمریکای دۆزیەوە. ماشەڵڵا کتێبێکی چڕوپڕە لە زانیاری و بە کۆمەڵێکی زۆر سەرچاوە دەوڵەمەندت کردووە. کۆی گشتی سەرچاوەکان 338 سەرچاوەیە. دەستەکان تۆش کاک محەممەدی بەڕێز، پێم خۆشە گەواهی نووسەری گەورەی کورد، مێژونووسی گەورەی کورد مامۆستا حەسەن مەحموود عەمەکەریم هەڵەبجەیی کە پێشەکی بۆ نووسیوی بخوێنمەوە ئینجا دەینە سەر باسی ئەم کتێبە بە یارمەتی بەڕێزت. مامۆستا حەسەن مەحموود عەمەکەریم مێژونووس سەبارەت بەم کتێبە نووسیویەتی. مێژوو پێویستیەکی گرنگە، گەلانی دەوروبەر زۆر گوێیان پێداوە و شەن و کەوی مێژووی خۆیان کردووە و بە ئەنجامی باش گەیشتون. ئەوان دەزانن ئەوەی مێژووی نەبێ ناسنامەی نییە و کەسێتی ونە، ناتوانێت خۆی بناسێ یان خۆی بناسێنێ. ئەمە بەشێکی. لە بەشێکی تریدا دەڵێ دەستخۆشی لە برای بەڕێزم کاک محەممەد عەلی سەلمان ئەەکەم بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە گرنگە، هەرچەندە قورس و گرانە، سەرچاوی کەمە و سەردەمی دوورە، بەڵام بەڕێزیان پسپۆرانە دەستیان پێکرد و بە ئەنجامی باش گەیشتون. کاک محەممەد ئەرکێکی گرنگی خستە ئەستۆی خۆی، لە دەلاقەیەکی گرنگەوە چۆ ناو مێژووەوە. ئەو دەیەوێ ماندوو بێت و نهێنیەک کەشف بکات، لاپەڕەیەکی سەدان ساڵەی ونی دۆزیوەتەوە و لێکۆڵینەوەی لەسەر دەکات. هیوادارم خوێنکارانی زانکۆ و ماستەر و دکتۆرا ڕێزکەی کاک محەممەد بگرن، بابەتی گرنگ هەڵبژێرن. دەستخۆش. پێم خۆشە سەرەتای بۆ چینۆنێ و باسی ئەم کتێبە بیرۆکەی نووسینی ئەم کتێبە لە چیەوە هات؟ دەستخۆش. مامۆستا حەسەن خوا لێ ڕازدەبێت زۆر ینی یارمەتیدام لەو بارەوە، هەتا من کە تەکلیفم لێکردوتم پێم خۆشە تۆ پێشەکی بنووسی، گوتی ئەستا جێگەی شەڕەحمەندی من بتوانم پێشەکی بۆ کتێبەکە بنووسم. خوای گەورە لێ ڕازبی و تەمەنی پڕبەرەکەت بکە. هۆکاری ئەم نووسینی ئەم کتێبە ئەتوانم بڵێم
هەر مامۆستا حەسەن ناتوانێت وەڵام داتەوە چونکە ئەویش هەمان قسەی وەدەدی کاک محەممەد من زۆرم پێ سەیرە ینی خوای گەورە وەکو دیارەک ئەم بیرکردنەوەی بە تودایە وتی خۆم لەوانەیە دەیان جارە و پیاوەم هاتێتە بەرچاو ڕێیسپیری کە ئیشی لەسەر نەخشە و نەخشە سازێکی عوسمانی بووە وتی هەرگیز بیرم لەوە نەکردێتەوە ڕۆژێک لە ڕۆژان کەم پیاوە کورد بێت وتی زۆرم پێ سەیرە لەوانەیە دەیان مێژنووسانی وەکو من بەدەم ئەو کابراتێ پەڕێن بەڵام خوای گەورە بە نسیبێتی کرد کە بسەلمێنی و بیدۆزیەوە کەم پیاوە کووردا وتی ئەوەی تۆ کردوتە سەدا هەفتای مێژنووسانی کوردنیان کردووە هەمیش هەر واقم وەڕوان کەتما خرۆستا من چیم کردووە وتی کاک محەممەد تۆ کەسێکە دۆزیوەتەوە ئەم کەسە بە تورک کراوە تورک دزیوەتی کردوتی بە مۆڵکی خۆی پەیکەری بۆ داتاشیوە زان کۆی بەناو کردووە کەشتی گەورەی بەناو کردووە دراوی بەناو کردووە تو ئەو کەسەت هێناوە بە هەموو شێک سەلماندوتە کە کووردە بەرجی کوردایەتەکەت پێوەکەیاندووە ئەنی لەبەری ئەوت کردووە و بە جوانترین شێوە تەسلیمی کوردت کردووە وتی بەڕاستی سەدا هەفتای مێژنووسانی کورەوەیان نەکردووە هەنی بابەتێکی زوان هەڵبژێرن بینن و بەرپەرسی هەموو ئەوانە شداوەتەوە کە تورکە ئەنی کە تورکیان دویانە وتی ئەمە گەوهری بابەتەکەی تۆ کەسێک بینی تورک کرای بینی ناو کوردایەتی ڕەتی تورک بدەیەوە و بە جوانترین شێرپێشاتی کوردی کێوە و بەرهەمەکانی بناسیێنی کتێبەکانی بناسیێنی چی کردووە نەخشەکانی بناسیێن لەسەر ئاسینی دەوڵەتیە چەند کاریگەری دروست کردووە چۆن ئەلبێت ئەنشتاین کە تۆ تەژێر کاریگەر ڕێیسپیری پرۆفسۆر چارلز هابگوت کە تۆ تەژێر کاریگەر ڕێیسپیری وە چەندین زانای گەورەی وەکو گراهام مانکۆنگ چۆن جۆرجی ئێس مەکینتۆش 10 ساڵ لە تەمەنی خۆی تەرخانەکە بۆ ئەم ڕێیسپیریانی ئەمە جێگەی سەرنج و گرنگی پێدانەجا ئەم مامۆستا حەسەنە وەڵام بەداتەوە ئەڵێ ئەمە دیارەیەکی خوای بە تۆ بەخشرایە کە من تەمان زۆر سپاس گوزاری خوام کە ئەم بابەتی لەم ڕابینیوە چونکە ئەم بابەتە ئوستازیت نەشارمەوە چەندین جار هەوڵی دزینی درا ئەنی ئەم بابەتە ڕێیسپیری کە بەحسەکەیم کرد لەگەڵ کەساتی گەورە دانیشتمە وتم شتێکی وام کردووە کاک محەممەد بێ زەحمەت بەوەر بۆم بنێرە دیاکەرە من بەوەر بۆم نار ئەو یەکسەر نایم نەسرێتەوە نای خۆی نووسێ یان ئێمە باش کرا دیارەکە ئەم بابەتە گرنگێکی زۆری هەیە بۆ ئێواندا هەڕەشەی لێکراوەندە هەوڵی دزینی درا بەڵام مەرحەمدا خوای گەورە پاراستی و زۆر بەلا ئەولا لاشدا پردرا بۆ نمونە کەسانی کە بوون تەلەفۆنیان بۆ کردم وتیان ئەگەر ئەم بەحسەت بفرۆش لێ دەکڕم وتم باشە وەڵی فرۆشت بۆ فرۆشتنیە بەڵام پێم بڵێ لەبەر چ ئەم بابەتت بەلاوە گرنگە وتی ئێستا من ناتوانم بۆ بابەتەی تو بچم ماستەر لە مێژوو بێنمەوە لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە بەس بەو بەحسە کە 330 چاوی لە خۆ گرتەوە تەفاسیلی بابەتەکەی باسەکە ماستەری پێدێتەوە لە بەشی مێژوو لە دەرەوە چکە تۆ کەسێک دینی ئاشنایەکەی هەم بەرهەمەکانی شیەکەیتەوە ئەو هەموو 3 ساڵ هەوڵ و مادی بوونێکی زۆری بۆ دەی ئوستاز من تەمەنم 22 ساڵ وەختی دەستمدا ئەم پرۆژەیە ینی تا 25 هەر لەگەڵی بەردەوام بوو 3 ساڵ خەریک بووی بەڵێ 3 ساڵ خەریک بووم ئەتوانم بڵێم زیاتر بە تەقریبی 3 ساڵ ئەو هەموو هەوڵ و کۆششەی کادی لەو پێناوەدا ئێتا بن مامۆستایەکی زانکۆ ئەنی ئەوەندە خۆی مادی ناکە بەتەکید چەم بابەتێکی دینی لە دوسێ کتێبەوە سێکیش ئینتەرنێت دەکات و بابەتێکی بۆیان باز دەکات بەگشتی وایە بەگشتی وەلو خەڵکێکی دڕسۆشمان هەیە کە خۆی مادوو دەکات وەک بەڵام ئەمانە زۆر وەسمەوە نەبوو لە ئەوەی حرمەتی مامۆستایان کەم بێگومان سەرەتای ناسینی ڕئیسپیری ینی ئاشنابوونت بەم کەسایەتیە لە زانکۆ یاخود بۆ کاتێک دەگەرێتەوە چی ڕای کێشای کە ئیشی لەسەر بکەیت دەست خۆش بێت قۆناغی سێم تەواو کرد خۆم یەکێکم لەو بڵێن کەسانی زۆر گرنگی بە مێژووە دەمیانی من پێم وایە مێژوو باوکی زانستەکانە بتەوێت لە هەر بابەتێک هەنی هەتا بتەوێت چارەسەری کێشەی کۆمەلگاکەی دەی بگەڕێتەوە بۆ مێژوو ینی مێژوو بەڕا بەداخەوە کە ئێستا زۆر گرنگی پێ نادرێ باوەڕکارسی کێشەی کە ئێستا ئەمانەتوان لە ڕێگای مێژووە چارەسەر بکرێت کە لایەنی مێژوم زۆرە خوێندەوە ینی کتێبەکانی مێژووی ئەوروپا زۆر کە دومە ژێر کاریگەری مێژوو یۆنان زۆر مێژوینانم بەلاوە خۆش بوو بە تایبەتی ئەو زۆرە ئەفسانانەی کە هەیەیان بوو بۆ منەوەکو دیۆس و پۆستایدن و هایدس و جۆرە کەساتیانەی دیکە بابەتی مێژووی زۆر گرنگە بەلامەوە بۆیە کاتێک کە خوێندمەوە دەبینم چەندین زانا هەیە کە لە تا ئێستا وەکو پێویستە ناسێنراون و با بڵێن فرامۆش کراوەکە لەوانە ئەم ڕایسپیریە قەدەران سەیری ڤیددیۆکی مامۆستاوڕێ مەکرد هاوڕێ مامۆستاوڕێ محەممەد ئەمین کە بە هاوڕێ قیامەت ناسراوە باسی
بوێری سەلاحەدینەوەی بێ کرد هەر لە خۆمەوە پرسیم وتم دەبێت کەسێکی ترشە بێ هاوشەوی سەلاحەدینەوەی بێ جا سوبحانەڵڵا ڕێک هاوشەوی سەلاحەدینەوەی دەرچووە کە ڕئیسپیریە داوای بۆم دەرکەوت ئەم پیاوەناوی پیریە بەلامەوە کە نووسرا بۆ تورکە بەلامەوە سەیر بوو چونکە تورک وشەی پیری لەس لە فەرهەنگی تورکیا هیچ مانایەکی نییە یانی ئێمە لەم کتێبەیە چەندین وڵامی تورکمان داوەتەوە یانی هاتوونە باشە کاکە تۆ ئاڵێ ئەم پیاوە تورکە دەبێ 20 سەلمێنی کە تورکە ئەوان تەنها ئەم بەڵگیان لە کە ئەڵێن ئەم پیاوە لە ناو سەڵتەنە و قەڵەمڕەوی عوسمانیەکان داژیەوە ئێمە شەڵێن کاکە تەنها عوسمانیەکان تورکەکان حکمی عوسمانیەکانیان ناکردواتە دەوڵەت عوسمانی سەڵتەنە و قەڵەمڕەوی تەنها بۆ تورک نەبووە بەڵکو و کورد و عارەب و بولغاری و ڕۆمانی و ئەفریقی و هەموو ئەمانە لەژێر سەڵتەن و قەڵەمڕەوی ئەم دەوڵەت عوسمانیە بووە کوردیش بەشێکە لە ژێر ئەم چەترە کەواتە زۆر ئاسایە ئەم پیاوە لێکی بدێنەوە کووردە فعلەن کوردش دەرچوو بەوەی کە ناوی پیریە باسی عشرەتی خۆشی کردو لەسەر نەخشە و کتێبەکەی خۆیان کە خەڵکی برازیە برازی یەکێکن لەو عشیرەتە گەورانەی کوردی کە خاوەن دەوڵەت بووینە دەوڵەتی حەمدانیەکان برازی دامەزرێنەری بوون و چەندین با بڵێن دەستکەوت و لایەنی ئابووری و داراییان زۆر پەر و پێش بردەوە هەتا لەو شارە زوورەیە لە ئیسلێمانیا لەوێشا بەردەست بوون و لە کرماشان هەبوون لە ڕۆژهەڵات و لە باکووریش لە ئامەد هەبوون ناوچەکانی ئامەد و دەرسیموانە ئەم ڕئیسپیرە خەڵکی ئامەدە ئامەدی بەڵێ کوردستانی باکوور دەستەکان خۆش مامۆستا بۆمان باسی ئەوە بکە کە ڕئیسپیری چۆن ئەمریکای دۆزیەوە پرسیارێکی زۆر ئەوروژێندرێەوە زۆرش باسەکرێت چۆن ڕئیسپیری ئەمریکای دۆزیوەتەوە یاخود با بڵێن گرنگجی لەوەیە چیە ئەم پیاوە بۆ من و توی کورد بۆ بناسرێت کە دۆزەرە ئەمریکای وانە پرسیارێک فەلسەفی جوانە منەڵێم دەبێت سەرەکیترین شت پێشەوەی بچینە نا ئەو باسە دەبێت بزانین دۆزەرەوە چێە ینی بەچێو تێ دۆزەرەوە یان چی قابلێوەیە هەڵگری وشەی دۆزەرەوە بێ گومان تێدانە ڕئیسپیری یاخود با بڵێن زانانی تر هەوڵ و تەقەلا و مادیبوونیان بۆ ئەوە نەبووە لاف و گزاف لێ بدەن یانی بڵێن کاک وڵای ئەمریکامان دۆزیەوە نە چونکە ئەوانە بەندی ینی عەبدی خوا بوون ینی هەوڵ و کۆششیان تەنها بۆ خوا بوو ینی وەکچڵێ مادیگەرایی نەبوو بە سەریاندا زاڵ بێت تا بڵێن وەڵا ئەوڕۆپیەکان فلاشیان دایەنە فلان شتیان کرد ینی بۆ منە ئادەم سمیت فلان شتی کرد ینی بۆ ئەوی ناوەکەی بنێتەوە نا ئەو مەبەستی ئەو هەوڵ و کۆشەی تەنها بۆ خوا بە چکەوان بۆ بەشەر ناژین بۆ خواژین ئەنی هەوڵەکەشیان هەر بۆ ئەوە وە چاوەڕێی پاداش هەر لەوەکەن بۆ ڕئیسپیری کە ئەم دەستکەوتە تۆمارەکە وەڕاستی ئەمە نەک تەنها لە ناو کورکە بەداخەوە کورت تا ئێستا لێ بێگە مشتومڕێکی گەورەی ناو زانایان ینی تۆوەرە سەیری پرۆفسیۆر چارلز هاپوت کە بۆ هەموو عەزامەتەی خۆی نە کوردە موسڵمانیشە و حەقیشی بەسەر میدڵ ئێست و ڕۆژڵات ناوەڕاستدانە بەڵام دێ جوامێرانە دیفاع لە ڕئیسپیرەکە هەڵێ ئەم پیاوە دۆزەرەوەی ئەمریکا خەڵک شەڵێکا کە تۆ بۆ دیفاع لە کابراەکەی کە فڕی بەسەر شتەکەەوە نیە ئەڵێ کاکە من ڕاستیە لە ڕاستیش تاڵە ئەڵێ ئەم پیاوە دۆزەرەوەی ئەمریکایە و دەلالەتەکانیش باسەکات جا بە کورتی من کورتی کەمەوە ئێوەتا من هەندێک بیربۆچوونی خۆشم تێ کردووە کە لە میانەی گەڕان و هەم خوێنەرێکی وەکۆ باسم کرد دێرینم من پێم وایە دۆزەرەوە دەبی کەسێک بێ یەکەمین شت کە بچی بۆ شوێنەکە دۆزێتەوە نەخشە بچێشێ یعنی بەسەر جیازی من تۆ کە بچین بۆ سلێمانی چییە جیازەکە ئێگە هەردووکمان پێکەوە بچین بۆ سلێمانی من بچم لە کافرێ دانیشم چایە بخۆمە تۆش بچی بەناو سلێمانیا بگەڕێ بزانێ ئەم پەیکەرەی چێ ئەم باڵەخانەی چێ ئەمە بۆ پێوترێ بەردەرکی سەرە ئەمە بۆم لە بەری دەکەیە ئەم هەموو شتە کە تۆ ئەنووسی تۆمارەکەی نەخشەی تێدا ئەچێشی کە هەردووکمان دەینەوە هەولێر یا من لە سمووە سۆران تۆ دێتەوە هەولێر دوجار من دۆزەرەوە میان تۆ تاپان تۆ چکە تۆ تەفاسیلی بابەتەکەی شوێنەکە دەستنیشان کردەوە من تەناچم چای بخۆمەوە وانە کەواتە مەسەلەی ڕئیسپیری و کریستۆفەر کۆلۆمبۆس لەسەر دۆزی ئەمریکا هەماشتە ڕئیسپیری کە چۆتە ئەمریکا لەبەرەوەی پابند بە دینی ئیسلام بووە ئەو وەکو موسڵمانێک بۆی نیە دزی بکە بۆی نیە خاک داگیرکە بۆی نیە ڕێگەی پێنەدراوە بۆی نییە خەڵک بکوژێ بۆی نییە ڕەشەکوژی بکە بۆی نییە شتێک بکە پێچەوانەی بیر و بۆچون و عەقیدەی خۆی بیکە موسڵمانەتی هەنی با بڵێن کە سەمچی ئیمانە
ئەم کۆڵمبوسە ڕێک پێچوانێ ڕئیسپیری ڕێک ئەچیتە وێندەرەی خاک داگیرێکە خەڵکە کوژێ ئێستا لەسەر چەندین بۆچوونی ئەوڕۆپیەکانم هێناوە دوور لە هەر دەستنووسێکی مسلمانان ئیسلامی لەسەر خامەی ئەو ڕۆژئاواییەکان خۆیان ئەڵێن کریستۆفەر کۆڵمبۆس قەتڵ و عامی یەکجاری هیندە سوورەکانی کردووە کە دەستەواژەکە غەڵاتە پێوتری خێ لە مەکسیکیەکان یان دەستەواژێکی جوانتر ئەمریکا ڕەسەنەکان قەتڵ و عامیەوەی کردەوە و کچی منداڵانی 10 ساڵی ڕفاند و هینایەتی کردیتە کۆی لە بۆ شاژنی ئیسپانیا و دەستبڕین و دەسەزینکردنی چەندین خەڵکی وێندەر و لە ئاو ینی ئاو نانی لە قەدەغەکردن و بۆ چەندین کاری قێزەونێتی کردووە کە لە دین و لە دیدگە ئەو ئاساییە بەڵام بۆ ڕئیسپیرێک هیچ شتێک ئەمانە لە هەمووکو بیر و بۆچنی و هەموو قواعقیدەی ڕێکە پێ نادرا بۆ ڕئیسپیری کە ئەچێت بۆ شوێنە پێچوانەی کۆڵمبۆس یەکەمیشت نەخشەی بۆ تاشە ینی ئەمە هەموو زانان تووشی سەرسامەکەم نەخشەیە شڵاکە بۆش دەنێرم سێرێکی جەور نەخشەکە ئەەکەی ئاست ئەنی واختە وەڕئەمینێ لە ئاستی ئەم نەخشەیە و دومین شت ناوی خێلەکانە نووسی ینی پێماڵێ ئەم چەند خێلی لێیە خێلەکان ناوی چین ناواچی نوجۆکی چیرۆکی ئەوانە هەم خێلی مەکسیچین هەموو خێلی هیندە سوورەکانن وەجیالەوە زۆری کشت و کاڵ دەتنیشانەکان یەکێک لەم زانستانەی زانانی ئەمریکی زۆر پێسەرسام زانستی کشت و کاڵیە ئەڵێن ئەم پیاوە ڕئیسپیری چۆن ینی دەبیت سبلیمەتێک و بێزانی بێتی لەم ژینگەیە ئەم جۆرە کشت و کاڵە بەوە ینی ئەمە زۆر قورسە تۆ بچی شوێنێک بدۆزیەوە کە یەکەم زاتە پێگەی بێ بڵێ لەو شوێنەی ئەم جۆرە بەربوومە هەڵەکەوێ نی قورسە بۆ تێگەیشتنیان با بڵێن بۆ یەکسەر بڕیاردان ئەم پیاوە شوێنی وای دەتنشان کردوڵێ لەم شوێنە ئەم گژوگیایە ئەڕوێندرێ لەم شوێنە فلان بەروبووم پێگە ئەنی ئەمە زانانی تووشی شۆ کردەوە کە چۆن ڕئیسپیری ئەم توانایە هەیە بۆ ئەم شتانە بزانێت و هەتا ئەوەی کە ناسا سەرسام بکات زۆری ماسی دەتنشان بکەینەوە ئەنی ئێستا تۆ بڵێ ماسی سەلەمون لەم بەحریا هەیە و بە قەبارەی بەو شێوەیە و بەو شێوێ و ئەم ماسیەش سەرچاوەکە ئەگەرێتەوە بۆ زەریالوشی تاریک ینی ئەمە قورسە تەفاسیلی بابەتەکان بڵێ و ئەوەی کە هیچ ینی هیچ بڵێن بەڵگەیەک خەڵ ناگرێت بۆ پێچوانەوەیە لەو کاتی فڕۆکەنەوە ئەنی تیارە نەبووە کە نەخشی ئەمریکای کێشاوە ئەوەندە بە دەقیق بە کێشایەتی چیاکانی ئالاسکا و بەرازیل و شوێرە بەستەڵکی باشوور وای کێشاوە زانان ئەڵێن کاکە وەڵڵاهی ئەم پیاوە توانای زیالەوەی توانای بەحرێەوە بێ دەبی توانای ئاسمانیشەوە بێ چکە بۆ کێشانی چیە تۆ پێویست بە توانای بەحرینیە پێویست بە توانای ئاسمانیە دەبێت بفری لە ئاستی با بڵێن سەرەوە سەیری خوارەوە بکەی چیا بچێشی نەکە لە ئاستی خوارەوە سەیری سەرەوە بکەیت ئەنی تواناکان لە ڕادەبەدە ڕئیسپیر ینی من بەداخەوە ینی هەتا 10 ساڵی ترێت لەسەر ئەم پیاوە بخوێنم و بنووسم و هەر باسێکم هەرکەمە چونکە بەڕاستی کارێکی کردووە زانایان هیچ وەڵامیان پێینە بۆ کارەکان ینی ئەمەیە کە من پێڵێم گرنگجی ڕئیسپیری ینی ئەمەیە کە ئەم نەخشەی کێشاوە ئێستا نەخشە دێنن ئەم نەخشەی ڕئیسپیری دێنن لەسەر تۆپێک دانێن سەیرەکەنی هیچ جیاوازنە لەگەڵ نەخشەی ئێستا حتا هەندێک دوورگە باسەکە دوورگە هەتا بۆ معلوماتت هەندێک پێگەی سیاسیمان بۆ ئاشکراکە هەندێک دوورگەی کێشاوەڵێ لەم دوورگەیە کانگای زێر زۆرە ئەنی ئێستا تەمەشای ماپەکەی نەخشاکەی تەمەشاکەی ئەم دوورگێ ڕەش کراوەتە لەسەر نەخشە تۆتیەکی ئەم چاوەشەکارە لە ئاستی جیهانە بەڕۆی نەوەی ئێستاە چەندەیە ئەم ڕێیسپیرە هەموو شتێکمان بۆ کەشفەکە هەتا نەخشەکەی دڕێنرا بۆ معلومات وستات ینی ئەکرێ ڕئیسپیری نەخشەی وڵاتێکی شوێنێک کێشا بێ لە دوای ئەمریکا کە ئێستا بۆ منە زۆر بڵێن خەڵک هەیە با بڵێن بیر و بۆچن هەیە ئەڵێن ئەم دنیاە زۆربەی شت هەیە چاوەشەکراوانی بۆ من ئەم جیهانە بەو شێ بەڵکو زۆر فراوانترە بەڵام لەسەر گۆگڵ ماپ و ئەوانەیە هەر ئەندەمان پێشانەدان ئەم ڕئیسپیرین کە نەخشەکەی دڕێنراوە تەمان دەبی من تۆ وەکو کورد کە زۆر لە مێژووە زوڵممان لێکراوە زۆر غیانەتی و پشتمان لێکراوە تێ ئەگەین کە نەخشەی کوردێکە دەڕێندرێ بۆ بەستێکی سیاسی تێگەن دەبێت ئەم پیاوە سبلیمەتێک بێ نەخشەکانیان دەستکاری کردێت ڕان دەبێتیان بەڵێ نووسەرانی بیانی بەگشتی ئینگلیز بە تایبەتی ئەوروپیەکان ئەوانە تا چەند بڵین هاوڕانە لەگەڵ بۆچونەکەی بەڕێزت لەگەڵ ئەو سەرچاوانەی بەڕێزت کە هێناوت وەکو کوردێک ناساندوتە دەست خۆش بێ وڵاهی من ینی وەکو دۆزارەوەی ئەمریکا ینی گومان لەوەی نەکەم پیاوە دۆزەری ئەمریکا چونکە کۆڵمبۆس هیچی نەکرد بۆ ئەمریکا ینی هەتا جگەلەوەی کە گەورەترین زیانی بە ئەمریکادا ینی بەدەست بەتاڵی چوو
چلوێ زێر بزێ خەڵکەوە بکە و هەتا دوایی ینی ئێستا خەڵکە لە ئێمە بۆ کۆلمبۆس بە دۆزەرەوەی ئەمریکا بناسیین لە کاتی تا زەرەری بۆ ئەمریکا هەبووە زانیان ئێستاڵەن دەبێ ڕئیسپیری دۆزەرەوەی ئەمریکا بێ لەبەرەوەی ئەم پیاوە دەستکەوتی بۆ ئەمریکا تۆمار کردووە کە نەخشەکە ئێستا لە مۆزەخانەی واشنگتۆن لە ئەمریکا ئەم نەخشەیە سەرچاوێکی زۆر گەورەی و گرنگی پێدرێ هەموو ساڵی قوتابیانی زانکۆکان دێنن بەرامبەر ئەو نەخشە ئەمە یەکەم نەخشەی ئەمریکا ینی ئەمریکا ئێستا شانازی بەخۆوەکە ئاڵێ ئەمە خاوەن نەخشەینە کۆنتترین نەخشەکە لە بەدەستی پیا و کێشراوە بەدەستی مرۆڤ چکەم ئەم نەخشەی ئێستا مرۆڤ نەی کێشاوە ینی لە بە کامڕا جێراوە بە مانگە دەستکردەکان گیراوە بۆ ئێمە لەسەر هیناویانە بەڵام بەدەستی مرۆڤ نەخشەیەکی واور بچێشتێ ئەمە سەرسامیە ئێمە وەکو کورد بە تایبەتی خۆم یەکەم کەسین کە ئاڵین ئەم پیاوە کووردە هۆکارەکەشی من بیستم چەند مێژنووسێکی تریش واڵێن بەڵام دەگمەنن بۆ منێکێک لەوانە مامۆستا ماکوان کەریم خی گەورە ئازادی بکە وا ئەڵێ ئەم پیاوە کووردە بەڵام ئەو ینی بەڵگەکانی وەکو پێویست نین بۆ ناو پێی وایە ئەڵێ لەبەرەوەی خەڵکی شوێنی شێخ سەعیدی پیرانە ناوی پیرە و خەڵ شوێنی شێخ سەعیدی پیرانە ینی ئەم مامۆستا بەڕێزە دڵنیام ئەگەر کاتی هەبوایە لێکۆڵنەوەی زیاتری کردوە بەڵام بەداخەوە بەندیخانە و زیندانی ڕێگەی پێنەداوە ئەم بوارەیە زیاتر بەرەو پێش ببە خی گەورە کە بەنسیبمی کرد تەمەشاکەم لەسەر نەخشەکەیە عشردی خۆی نووسیوە ینی خەڵکی برازیە ینی ئەمە وای کردووەکەم تۆ بڵێ ئەمە کووردە جا من حەزم لێ یەک شتی زۆر گرنگ باز بکەم ئەویش بریتە لە نووسری جیۆرجی ئێس مەکینتۆش ئەم پیاوە ئەڵێت لە کۆتایی کتێبەکەی کتێبێک لەسەر ڕێسپیری نووسیوە بە ناوی نەخشەی ڕێسپیری ساڵی 1930 لە کۆتایی ئاڵێ من پێم وایە ڕئیسپیری بۆتە قوربانی ڕەگەسپەرستێتی تورک ئەڵێ ئەگەر ئەم کەسە بانگ بکەین ئەگەم وەکو کورد ئەم کەسە بانگ بکەین داوەتێکن بۆ ئێرانە ئاڵێن کاکە ئەم پیاوە کووردە ئەگەر پێ بڵێن بۆشی بکەینەوە پێ بڵێن کاکە ئەم پیاوە کووردە ئیتر وای لێدی ئەم پیاوە جۆرجی ئەسمەکینتۆش زیاتر خزمەت بە بەم دۆزە بکە بە دۆزی کوربوونی ڕێسپیری چونکە ئەوان هەتا ئێستا بە عوسمانی ناسیێنە ناشلێن تورک ئاڵێن عوسمانی ئەمە ڕاستی یەکەم کەسین کاڵێن ئەم پیاوە کووردە و شایانی باسی شە و وەجێگای ئاماژە پەیدانشە ئێمە کتێبەکەشمان الحەمدلله ئێستا چەندین کەس پەیوەندیان پێ کوردم خەریکن وێری ئەجێڕن بۆ عربی ئەنی ئەم کتێبە وا خەریکە وەرەجێرە بۆ عربی وا خەریکە وەرەجێرە بۆ ئینگلیزیکە زۆر و دوکمنتاری و باسیشمان کرد فیلممانە سەر دەرهێنا و دوکمنتارش بە 5 زمانمان هەیە لەسەرم پیاوە ینی بە تورکی هەیە بینیمە تورکە لە یوتوبەکەی خۆم بڵام کرد تورک قسەی ناشایی کردو لەسەر ئەم ڕئیسپیرەکە وتێتی ئەوان چکە پێیان وایە تورک بووە ئێستا شکای مەدەینە پێشەوە ئاڵێن کووردە ئەوان تاوان ئەکەونە حاڵەتی هەزا پێیان ناخۆشەوە ئەکەونە حاڵەتی هەزا بە فارسی بڵاومان کردێتەوە بە کوردی و بە ئینگلیزی بە عەرەبی بڵاومان کردێتەوە دەستان خۆش بی ئەی وەکو خۆت هەوڵت نەداوە بڵین ئەم کتێبە بۆ نمونە ببەی بۆ قوسڵی ئەمریکا لە کوردستان کەیس نەبێ شتێکی وایان پێ بڵێ کە کورد لەسەر دەستی کورد ئەمریکا دۆزراوەتەوە بەڵێ وڵی خاڵێکی زۆر گرینگە ڕاستی من بەپی توانە هەوڵم بۆدا باوەڕکۆستاز من ئەوەی لە توانامدا بۆ ڕێسپیرم کرد ینی لە هەڵواسینی با بڵێن مەنزەڕێک یان تابلۆیەک لە زانکۆی سۆران کە یەکەم ئیشم بووکە کردم دواتر کتێبێک فیلمێک دوکمنتاری و بە 5 زمان و وەسایتێک ئەمانە شتانێک بوون لە توانای مندا بوو من داوا لە ئەو بەڕێزاناکەم کە توانای مادیان باشە با بتوانم پەیکەرێکی بۆ دروستکەن لە ناو زەرگی هەولێر وەکو پایتەخت کە زۆربەی خەڵکی بیانی پێ بم شارە ڕەتە بێ با بزانە شتێکی وا هەیە ینی گرینگە ئێستا گەرگریمانێ مەشدامانە کنسۆڵی ئەمریکایان با بڵێن هەر وڵاتێکی تر ئەو وەکو معلومات هەڵیەگرێ ینی چی پێکرێ گریمان ینی زۆر زۆر ئەڵێ کاکە شتێکی وایە بەڵام ئەگەر تۆ ئاشنای گەشتیاران بکەی گەشتیاران ئەگەڕێنە سوڕێن خەڵک ئەبێن گفتوگویان لەگەڵاکەن ئەم پێم وایە ئەو معلوماتە لە ڕێگای گفتوگۆ بگوازرێتەوە باشترایان کەسێک لە ناو بازاڕە ڤیددیوەک بکە بڵێ هەرێتا لەکن پەیکەری کوردێکم ئەمریکای دۆزیێتەوە ئەم جۆرە ڤیددیو بکات و لە ناو سۆشال میدیا بڵاکەوە کاردانەوەی زیاترە بێ چکە کنسۆڵخانە بەگشتی کنسۆڵخانەیشتی دیپلۆماسیە ینی من کە لەبەرشی پەیوەندەوەڵەکان خوێندومە زانەمیشی کنسۆڵخانە ینی گرنگی زۆر بەم زانێرانە نادەن چکەوە تەنها یانەوەی کۆنتترۆلی
کوردستان بکەن لە ڕێگەی دیپلۆماسیەوە بە ئەمریکا ئەنی زۆر لەو شتانە خەڵ ناخەتن ئینسانی سیاسی و دەروونناسی و لێکۆلەرن ئەنی زۆر لە شتانە خۆ نادەن بەڵام ئەتوان نەکوان باشە پێیان بڵێن لە ڕێگەی نامەیەکا کاکە شتێکی وایە و کوردە ئەو ڕئیسپیرەی فلان زانای ئینگۆ کە بۆ منە چاڵە ساب گوتە ئارلینگتۆن مالێریە جۆرجێس مەکینتۆشە گراهەمان کۆنگە ئەو چەندان زانای تر کە ئەمریکین کتێبان لەسەر نووسیوە دوازارم پیاوە ئەو زانانی ئێوە ئەو شتیان نووسیوە بۆمان دەرکەوتە کووردە بەڵێ توانێت ئەو سەرچاوانەی کە سوودت لێبینین زیاتر بڵین بە چ زمانێک بووە بەڵێ وای گەورە بۆی ڕەخساندەم زیاتر ئینگلیزیەکەم ینی لە ئاستێکی باڵایە بۆیە داوام لە برادرانی ترم کرد کە لە زمانی تورکی و فارسی و عەرەبی یارمەتیمدەن زیاتر لە 300 سەرچاوە لەم کتێبەیە تەنها ئینگلیزیە ینی ئەمە زۆر گرینگە تۆ بەڵگەی کەسێکی تر بێنی بۆ ئیسپاتکردن و سەلماندنی بیر بۆچوونی خۆت ئەنی ڕئیسپیری کە ئەنی با بڵێن خەڵک تا ئێستا پێی ئاشنانە بۆ یان با بڵێن هەر بابەتەکە لەوانەیە خەڵکێک کتێبەکە ببینێ بڵێت خوا و چییە و مۆزوع کورد و ئەمریکا لەوانەی وا بڵێت چکە من ئەم بەسەرات وەرە زانکۆی سەوران حتا لەلای مامۆستانێکانی خودی زانکۆش یانەوە پەیوەندی بە کوردەوە ینی تخوا کورد دوو لە ڕووی زەناتە نەتاوە خۆفرۆژەوە چی بە ئەمریکایدا بووە ئەنی ئەم بیر و بۆ چوونانە بەڕاستی بەداخەوە ئینسانی فاشل یان با بڵێ ئینسانی چۆنەڵی پێوترێ خۆ بەکەم زانین ینی ئاسی نەتەوایەتیان نییە یان با بڵێن نیشتیمان پەروەردی نەم زۆرە قسانەکەن ئەم ڕئیسپیریە بەڕاستی قیمەی مرۆڤایەت ینی وەرە تۆ باسی کەسە بکەی ئالبێرت ئەینشتاین پێسەرما ئەنی ئەو کابرا ئێستا کە باس بۆم قسە بە ڕئیسپیرەڵێ ئەگەر بیهێنی بڵێ بیادی بیر و بۆچونە سەر ئالبێرت ئەینشتاین چاڵ وڵا ئالبێرت ئەینشتاین زانایەکی وایە وایە وڵا کوونە ڕەشەکەی دۆجەوەنی ینی لەوانەیە هەتا سپی بۆت مەدەحکە و باسی تیۆرەکان و فەلسەفەکەی ئەینشتاین بکە بەڵام بێئاگایە لە ئەینشتاین ئەڵێ خۆ من سەرسامم بە ڕئیسپیری هەنی لەوانەیە بێئاگاوی لەو قسەیە ڕئیسپیری مامۆستا عەزیز سەرچاوەکان بەگشتی مەدەحیەکەن بەڵام هەشە بۆ نمونە چۆنەڵی لە پەڕێکی ئەگەر لە پەڕێکی سپیە خەڵک هەر هەوڵەدان نقطەی دروست بکە بۆ بڵێ ئەو خەڵە لۆ ڕەشەوانە خەڵکیش هەوڵی داوە هەندێک چاواشە بەدەم ڕێسپیرۆ کە بۆ منە یاریەک هەیە بە ناوی ئەساسن کریت ئەم یاریە ئێستا دروست کراوە ئەوێ تانەوتەشەنە لە کەساتە ڕێسپیری بدا کە گوایە ڕێسپیری کابراایکی بکوش بۆ و نەخشە دەست بووە ئەنیانەوێ ئەم شتانەش بۆ دروستکەن یان کە نەخشەکەیان ڕاندووە هەندێک چاواشەکاریشان بۆ نەخشەکە زیاد کردووە و یاخود چەندان کەسانی تر نوێ ئیسپات ئەوڕۆپینە چۆنەڵی کە پێیان وایە سپی پێست دەبی لە هەموو شتێکا باڵا بێت لە ڕووی تەکنەلۆژیازان بۆ ئەوڕۆپیەکان پێیان ناخۆش ئێستا تۆ بڵێ کوردێکی مسلمانی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خەڵکیم کوردستان ئەمریکای دۆزیێتەوە لەوانەیە بکێشە بەدەوتە وانە چکە ئەو پێی وایە کۆلۆمبۆس دەبێت قابلی لەوە بێ ئەمریکای بدۆزێتەوە بۆیە سەرچاوەمان هەیە بەخراپە باسی کردووە و سەرچاوە بەڵام بەگشتی زانایان لە ئاسیا سەرسامن ینی ئێستاش لێکۆڵنەوەکەن پارەی پێهێدەن ینی من لە هەر هەفتەیەک پێش ئێستا سەیری دووبارە سەیری سایتە کۆنەکانم کردکەوانی پێشتر ئیسفادەم لێ کرد بتەمەشام کرد ئەپدەیتی نوێیان دانابوو ینی ئەپدەیتی نوێ ینی بۆ منە پێشتر پێیانوا بۆ ڕئیسپیری نەخشەکەی بەو شێوە ئێستا تەفاسیلی نوێیان هێناتەنەوە چکە لەگەڵ تێپەڕبوونی ژیان تەکنەلۆژیا شتی نوێ دێتەکایەوە لێکۆڵنەوە و تاقیگەی نوێ دێتەکایە بۆ سەلمانی ڕاستەکان ئێستا دووبارە شتی نوێیان هێناوەتە گۆڕێ و سەرسامی خۆیان بۆ ڕئیسپیری گۆڕیوەتە ئێستا یەکە لەو شتانە کە پێم خۆشە جێگای ئاماژە پێ بدەمەوە نقطەی خۆشم باز بکەم ئەم ڕئیسپیریە نەخشەی کیشوەری بەسەڵەکی باشووری کێشەوە 300 ساڵ بەر لەوەی بدۆزرێتەوە نەک بۆی نەخشەی بۆ بچێشتێ بدۆزرێتەوە یعنی کیشوەری ئەنتراکتیکە لە ساڵی 1957 بەڕسمی لە ڕێگای بوومەلەرزەوە ئەنی پەیوانی بوومەلەرزەوە بتوانی ئاستی بەفری ئەم کیشوەرە دەتنیشان بکە ڕئیسپیری تەمەشا ئەو بزانە بلیمەتە بکە لە سەدەی 15 ئەڵێ بەفر لەم کیشوەرە 1 میلە لە سەدەی 15 زانانەڵە دەبی ئەم پیاوە عاقلێکی هەبێ چ چاوێکی مەیژەری هەبێت مەیژەر ینی پەیوانەی یان شتێک بپێوی بە بە چاو چاو تیژێک بێ عقل تیژێک بێ بتوانێ
ئاستی ئابام بڵێن پێوانەی بەفر دەتنشان بکە لە چ ئاستێکە وەجا یەکێک لەو زانایانە کە بەداخۆنەوەکەین بینی حاڵیان ئەڵێت ئەم کیشوەرە کە ڕئیسپیری کێشاوێتی بێسەهۆڵ بووە ینی زیالەوەی کە بەفرتشان کردو ئێستا کاتێک کە کێشاوێتی بێسەهۆڵ بووە ینی سەهۆڵ بەندانەوە ئێستا من تۆ ئەزانی کیشوەری بەستەڵەشی باشە کە بێترە ئەنتراکتیکیە بە سەهۆڵ بەندان داپۆشاوە و 1990 ئەم خاکە بە بەفرە ڕئیسپیری ئەڵێن لە کاتێک نەخشەکەی بۆ کێشاوەکە سەهۆڵ بەندانە نەبووە جا تەماشا و قسە جوانێکە ئەڵێ دەبێت ئەم کیشوەرە بۆ کاتێک بگەڕێنینەوە کە بێ سەهۆڵ بووە لێ چانداوەتەوە 34 ملیۆن ساڵ لەمە بەرەکە هەنی ئەمە قسەیەکە زۆر سەیرە تۆ وەرە نەخشەیەک بچاشی ینی بتاشی هیچ 34 ملیۆن ساڵ لەمە بەر بێ لێرە قسەیەکی جوان کە من پێم وایە لێ خۆڵم نێشکرێ هەڵا دەبم سەر هەڵادا ئەویش بریتە لەوەی کە ئەکرێ 34 ملیۆن ساڵ لە ڕێگەی ئەم نەخشە ڕئیسپیریەوە کوردیش بوونی هەبوو بێ 34 ملیۆن ساڵ ئەکرێ کورد بوونی هەبوو بێ لە ڕێگەی ئەم نەخشە کوردیەوە چونکە ڕئیسپیری دوجار بە پیتی کوردی نایخۆی نووسیوە بۆ بە شی کردووە بە 3 نقطە پیری نووسە بیری بە عەرەبیستی پیری 3 نقطەی بۆ پێ کردووە زۆر سپاس دەکەم کاک محەممەد دەستەکان خۆش کارێکی گرنگت ئەنجام داوە بەرنامەکەم بەرەو کۆتایی دەچێ دواپەیامی خۆت سەبارەت بەم کتێبە ئەگەر بگەینی سپاس دەکەم بەرە سەلامەتەکەمونم من بەڕاستی زۆر خۆشحاڵم لە مەزالێکا بتوانم ئەو شتانە باز بکەم ڕئیسپیری توانیەتی چەندین تێڕوانین بۆ جیهانی کۆن بقۆتە ینی ئێمە هەموو زانان کە دەستی ماسەکەن و مەمنونی ئەو پیاوەن و زۆر بە گرنگ سەیر دەکەن لیانە پرسیارەی باشە مامۆستا عەزیز فلان پرۆفسیۆر بۆ سەرسامی ڕئیسپیری لەبەرەوەی ڕئیسپیری توانی وا بکات پێشبینی و تێڕوانینی ئێمە بۆ جیهانی کۆن بگۆڕدرێ ئەنی ئەم قسێ زۆر گرنگە من کە باسانی دەریابڕم چکە جیهانی کۆن ئێمە وا پێشانەیەمیاندا بوو چەندەها ساڵە لە تا ئێستاش خەڵکێ لەسەر تەلەڤیزیۆن نەڵێتەوە ئەڵێ جیهانی کۆن جیهانێک بووە خەڵک بەڕۆتی ژیاوە و بە دوای دوو بەرگەراوە تا ئەگەر دروستکەوە ئاژەڵی ڕاو کردە بۆی بیخوات هەنی ئەمە بەڕاستی قسەی چۆن هەڵی قسەی منداڵە چونکە ئێستا بە فعالیە سەلمێندرێ ئەوەی کە پێشکەوتوو بۆ جیهانی کۆن نەک جیهانی ئێستا لەگەڵ تۆفانەکەی نوحە ئێمە بەڕێنگاری ئەو ژیانە سەرەتایە بووینەوە ئێستا ئێمە بە پێی زۆرینەی بیرۆ بۆ چوونەکان و پێی زانستش یعنی بۆ بەپێی حەدیسەکانی پێغەمبەر سڵ عەلەیهی بۆ دینی ئیسلامیش ئێمە لە کۆتا قۆناغی زەویداین یعنی لە دوای ئەم قۆناغا زەوی بەرەو لە ناو چوونەچێ ینی کۆتا قۆناکە کۆتا پێغەمبەر سڵ عەلەیهی کە خوای گەورە لە قورئان فەرمێ اقترب الساعة وانشق القمر مانگ شەق بوو قیامەت هات نزیکە زۆر نزیکە جا ئێمە 446 ساڵە لەم ئاەتەوە دوورین هەنی ئێستا دەبێت زۆر نزیکتر بنێ ئەمە لە کۆتا قۆناغین ئەمەی کە ملیۆنان ساڵە ملیاران ساڵە تێدا بەشداری کردو لەم گۆی زەویە ئێمە لی بێ ئاکەین ئێمەی سەرچاوەیەکمان نییە ئەم ڕئیسپیریە تاکە شخصە سەرچاوەیەکی گرنگ دێتێن لێنەتەکەیە ئەنی زانیان ئەڵێن کاکە ئەمەیە نەخشە ئەمەیە وای کردووە ئێمە بزانین دەبێ پێش تۆفانەکەی نۆح چ هەبوو بێ تەکنەلۆژیایەکە بێتە هیتلەر ئەم بیر و بۆچوونەی هەبوو بۆی نەخشەکەی ڕئیسپیری دزیوە لە کتێبەکە شارباسەکان ئەڵێت بۆی نەخشەی ڕئیسپیری کە دزی یەکەم شوێن کە هیتلەر پەنای بۆوە با کیشوەر بەستەڵاشی باشوورە لێ پرسن باشە بۆچی ئەڵێ لەبەرێ من پێم وایە تەکنەلۆژیای زەخم هەیە لەوێ نێژراوە ئەمەی بینمە دەرەوە وەکو یۆرانیۆم و ئەو جۆرە کەلوپەلانەی کە سەچی ئەتۆمی لێ دروستەکرێت ئەمەوێ لە جەنگی جیهانی دووەمان بەشداری پێ بکەم دژی دژمنانم یعنی سێری هیتلەرکە چەند بیر و بۆچوونی جوان گۆڕاست لە ڕێگای نەخشەی ڕئیسپیریەوە ئەوێت چەکێک بدۆزێتەوە کە پێی وایە جیهانی کۆن بێ بەڵام ون بوو بێ زۆر درێژی نەدەمەوە من داوا لە هەر کەسێکەکەم کە ئیمکانێتێکی هەیە سوپەرمارکێتێکە کاتەوە کتێبخانەیەکە کاتەوە ئەمانەوێ بەنای ڕئیسپیریەوە بکاتەوە چکە بەڕاستی ئەمە پێگەیەکی گرنگە بۆ ئێمە دەست پێشخەری بکەن لە ناسینی ئەم زانایە
ئێمە بۆ ڕێگە بە تورک بدەن ئەم کەسایەتە بجزێ نەخشەی بۆ بتاشێ پەیکەری بۆ بتاشێ زان کۆی بەناو بکای خۆی مەسی ئەمە ئی خۆمانە دەبێت ئێمە یەکەم کەس بانە شتەمان کردوە بەڵام ئێستاش درەنگ نییە برادێکە بێ سوپەرماکێتێک بکاتەوە بابەنای ڕێی سوپەرماکێت ڕێیس پیری شتێکی زۆر ڕاستایە کابراایەک دەی بینێت ڕێسپیری چێ منداڵێک کاچی ئەخوێنێتەوە ئەم کووردە ورەی پێبەرزە بێتەوە ئاستی نیشتمان پەروەری بۆ گەڕێتەوە هەر شتێک لەم بابەتێک کافیەکە هەر شوێنێکی ترەکە کاتەوە نوێە ئەوێ ناوەک لە دووناوی کاگەڕێزۆدا تەلەفۆن مامۆستا بزانام بتەکەن وڵای مامۆستا شتێکەوە کردەوە حەزمان لێ ناوەکی دەگمەن و جوان بێت چناوێک کتێ باشاتوانی پێ بڵێ ڕێیسپیری یان ئەگەر بۆم بە ڕێیسپیریش نەبێ زانانی تر زۆرن کە بەداخەوە من دەرفەتن و باسەکەمەدە زەریاب ئابوو فیدا با بڵێن ئیسماعیلی جەزەری ئەوان دەکەن لە ناسیاون جا من پێم وایە ئەمە با دەستکەوتێکی گرنگ بێ بۆ نەتەوە میلەتی کورد و کۆمەڵگای کورد سپاسانەکەم زۆر بەڕێز محەممەد علی سەلمان نووسری کتێبی ڕئیسپیری ئەو کوردەی ئەمریکایی دۆزیەوە ماندوومان کردی دەست خۆش بێ سپاس خۆشحاڵم لەخمەتان داما بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تری بەرچن پێتان دەگەمەوە خوداتان لەگەڵ